فاتمە ساوجی یەکێک لەو کچە کوردانەی باکووری کوردستانە کە ئەمڕۆ لە کتێبخانەی کوردی شاری ستۆکۆڵم سمینارێکی بۆ بەڕێوە دەچێت. فاتمە دەیهەوێت لەو سمینارەدا باس لە پەرتووکەکانی بکات کە خاوەنی 6 پەرتووکە. ناوەرۆکی پەرتووکەکانی هۆکاری نووسینی فاتمە چی بووە و لەکوێوە دەستی پێکردووە. با پێکەوە هاوڕێم سمینارە بین. هێژاییان کوردان صحبەت و مناقەشە و گەلێک جاران هەم دناب بەرەمە خۆدا لەو سمینارەدا فاتمە ساوجی وێڕای ئەوەی کە باس لەوە دەکا کە هۆکاری نووسینەکانی دەگەڕێتەوە بۆ ئێش و ئازارەکانی و هەر نووسینەی هۆکاری تایبەتی هەیە ئاماژە بەوەش دەکا کە باسکردن لەسەر ناوەرۆکی نووسینەکانیشی کاری ئەو نییە و دەبێت ڕەخنەگران ئەوە شرۆڤە بکەن. بچێکی زەحمەتێک و ئەس بەحسا بەرهەمەی خۆ بکەم وەک ئەس بێژم قەی ئەفکاری ڕەخنەگرایە کو بێژن کە بەرهەمێتە کەتەگۆریاوە ئان چ هێژایی تێدە هەنا ئەنێ دەوێ مەسەلەیدا پچێکی یاراست بۆ مزۆرە لێ ئەف گەلێکی ئەس وێ گەلێکی مهم بینم هەر چاڵاکیەک هەر ڕوونشتنێک هەر جوینێک بگێری وێ تشتێ تێگۆ ئەف قەدرداینەکە ji بۆ وێژەیە کوردی ji بۆ کەتکارên زمانی کوردی ئەف ji بۆ من gelekî hêjaya belkî ji hêjayê nava pirtûka bêhtir ji ber ku wexta ez min nivîsiye min negotiye ev gelekî hêjayê ji bo wê ez ê binivîsînim di nava civakê de çi bala me dikişînê çi me dêşînê çi xewnekê me re diafirînê ji bo min ew e sebeba nivîsê لۆما ئەز نابێژم ناو پرتوکێ من دە ئەف تشتە هانی هێژایە لۆما من خوستیە بنفسینم لێ ئەس بێژم ئەف چیرۆکەها ئەس گەلک ئێشاندمەش لۆما من خوستیە بنفسینم ئان وێ ئێشێ هێڤیەک مرە ئافراندیە ئان وێ بندەستیە ئەس ئێشاندمە من خوستیە خەونێکیش خۆرە چێ بکەم ئانی دەریەکی وەکم دناو ژیانە مەیە زۆر ناو ژیانە مەی زەحمەتە ئەم پەنجەرەیەکێ وەکم ژلۆ ماژی ئەس بژم چیرۆک و خەون و خەیال و ئێش ئەوە لێ کەسێ دنتکارم بێژن ئەڤە هێژایە و ئەڤە نەهێژایە ئەم نەگۆتنا من ئەس بێژم قەی بۆ دەستپێکردنی هەر کارێک هەندێک جار بەربەستێنە پێش کە بۆ گەیشتن بە ئامانج پێویستە خۆڕاگر و بەردەوامبی لە هەندێک لە کۆمەڵگاکاندا گەلێک جاران ژنان تووشی بربەست و کێشەگەلی تایبەت بەهۆی ژنبوونیانەوە دەبن. ئایا نووسینی چیرۆک و هۆنراوە بۆ ژنێک تا چەندە ئاساییە و بۆ فاتمە ساوجی گرنگە کە ژنێک هۆنراوە بنووسێ؟ بەلێش بۆ من گرنگە و ژن بێ ئان مێر بێ بنووسینێ ji ber ku jin belê Kurd bindestin jin du car bindestin jin mesela xwe îfadekirinê de mesela hebûna wê civakê de mesela temsîliyeta wê mesela nasnameyê û mesela ku dengê wê hatiye birîn dilê wê em bêjin gelek perde li ser hatine danî ji bo ku hestê xwe vebêjê bi gelek rûpûşa hatiye nixwemandin ji bo ku li hemberî civakê xwe îfade bike ji loma jî hebûna jinê di edebiyata Kurdî de gelekî muhîm e belê em dikarin bêjin edebiyata cîhanê de muhîm e lê ya Kurdî ji ber rewşa wê bindestiyê ji ber meseleyên problemên civakî hê bêhtir girîng e li gor qenaata min ne tenê di edebiyatê de mesela aboriyê de di siyasetê de di hemû karê civakî de hebûna jinê pêwîstiyek e û gelekî girîng e ji bo me ژنانی نووسەر و شاعیر تا چەندە پێنووسەکانیان ژنانە و دەرخەری ناخ و هەست و دەرونیانە ژنان تا چەندە دەتوانن بربەستەکانی سەر ڕێگایان تێک بشکێن و کارەکانیان ڕنگدانەوەی ناخی ژنانەیان بێت hebûna jinê di edebiyata Kurdî de gelekî muhîm e belê em dikarin bêjin edebiyata cîhanê de muhîm e lê ya Kurdî ji ber rewşa wê bindestiyê ji ber meseleyên problemên civakî hê bêhtir girîng e li gor qenaata min ne tenê di edebiyatê de mesela aboriyê de di siyasetê de di hemû karê civakî de hebûna jinê pêwîstiyek e û gelekî girîng e ji bo me lê ew qasî jî zor e ji ber ku
ئەس نزانم دیسە نەکارێ منە گۆز بێژم ئەس چقا ئەرێ ژنم بەس پێنووسا من چقا ژنانەیە ئەو نەکارێ منە گۆز بێژم ji ber ku ez zanim tirsê bi jinêre hene sansûrê bi jinêre hene nehesane ku hema pênûs bibê em bêjin bi rastî berdevkê dilê jinekê an rehê jinekê ez gelek cara em mêzênin di çapameniya Kurdî de jî malperê wa de jî rojnameyê wa de jî em bijin televizyona de jî jin çi qas xwe ya çi qas dikarê wastî nora bişkînê bêtirsên ew yargiya civakî ye nizanim yargî peyva nayê bîrim niha nayê bîram belê tesîrên neyînî yê ku jinê dikarê bitirsînê û bibe sebeb ku xwe veşêrê زۆرە نەو شاعیر و چیرۆک نووسە کوردانەی کە هەستی نەتەوایەتی و زۆڵم و زۆری داگیرکەرانی کوردستان باڵی بەسەر نووسینەکانیاندا کێشاوە و ئازاری بێوڵاتی و کوردبوونیان لە ڕێی پێنووسەکانیانەوە دەردەبڕن. بەڵام لەگەڵ ئەوەشدا عشق و ئەوین ڕۆڵێکی بەرچاو دەبینێ لە نێو پەرتووکی گەلێک لە شاعیراندا. فاتمە چۆن دەڕوانێتە ئەوین و شعرەکانی تا چەندە ئاوێنەی عشق و خۆشەویستی ناخی دەردەخەن. ئەڤین ژی بەشێک ji têkiliyê mirovan ye û xewineke xweş e xeyaleke xweş e ji ber ku tişta herî pîroz di jiyanê de têkiliyê mirovî yê xweş in li gor min serkeftina herî mezin di jiyanê de têkiliyê navbera mirova de çê dibin mirov tenê ji têkiliya dikare bextewar bibe mirov tenê ji têkiliya dikare gelekî bişkihê yanî li gor qenaeta min dema ez jiyanê de herî pir dişkim ez wexta mirova re rûbirû dimênim hêla negatîv de şikestime lê wexta herî pir bextewarim dema ku mirova re têkiliyê baş datînim ez bextewarim naxwe tê wê manê ku divê mirov her car hêviyê bike ji hezkirinê ji evînê hezkirin evîn ya navbera têkiliyan hevala û malbatê û dû cinsa dibe. بەشدارانی سەمینارەکە وێڕای ئەوەی کە بە پرسیار و پێشنیار بەشداریان لە باسەکەدا کرد بیر و بۆچوونی خۆشیان سەبارەت بە هێژایی بەرهەمەکانی فاتمە دەربڕی. صحبت لەسەر هێژاییان کووردا di berhemên Fatma Savcî dabû hêjayiyên ku em bêjin yê civaka Kurd tiştên ku positîvin mirov dikare di berhemên nivîskara de bibîne li ser civaka Kurd mesele ew bû. Wê jî helbet dîtinên xwe pêşkêşkirin gotinên xwe gotin û çend ji berhemên xwe xandin ber nimûne ji berhemên xwe xandin. Fatma Savcî yek ji helbestvana Kurd ji Kurdistana Bakiriya herî binav û deng e. Jiyana wê ya edebî bi şerê dest pê kiriye lê divan salên dawî de çîrok jî dinivîsîne helbestên wê bi taybetî di nav xortên Kurd de gelek binav û deng e gelek jê tê hezkirin ew wek şehbaniya evînê wek şehbaniya azadiyê tê naskirin. فاتمە ساوچی لە سمینارەکەدا چەند هەڵبەست و چیرۆکی خۆی پێشکەش کرد. کۆچا من نە بەلا سەبەبە نە پەیفرینە خاڵ خاڵۆکێک کەتم نە قەسیدەیەکی ئەز بەرخۆ برم چووین di destê min de xeydek ji kulîlka sedefê ye şev nehewrîneke dûr li valahiya malên heskîfê giriyekî hûrik hûrik nalîneke xunafî li payîza helbestê min û li ser kêlên destanên bêxwedî ye. Na nikarim bixeydim ji vê ava binê pirê stûna ber deriyê qesrê ji wê pencereyek û dotmamên min awirên bi hezar çîrokan tije spartinê ji wê kelehek û pismaman bi heft bavikan parastine wê kêm bibin giyanên kehrîbarî li vî gelî û wê tevna pîrê xewnê min divan şikeftan re derbas neke.
فاتمە ساوچی لەدایکبووی ساڵی 1974 میلادی لە گوندی گرەیمیرایی سەر بە شاری نسێبینە و خاوەنی 6 پەرتووکە. زۆرن ئەو کچە کوردانەی کە دەیان هەوێ لە ڕێگای پێنووسەکەیانەوە ئێش و ئازارەکانیان بخەنە سەر لاپەڕەی پەرتووکەکان. ئایا ئەمە چەندە کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەو کچە کوردانە و تا چەندە دەتوانن ئێش و ئازارەکانی خۆیان لە ڕێگای پەرتووک و شعر و هۆنراوەکانیانەوە بخەنە دەرەوە؟